كان لەم ماوەیەدا لە شاری هەولێر تۆمار کراوە هەر نزیکترینیان یان دیارترینیان ئەمەی کە لە دوێنێ ڕوویدا هەوڵی کوشتن و تیرۆرکردنی قایمقامی ڕواندز بوو لەگەڵ ئەوەشدا شەڕەتەقە لە نێوان چەند کەسێکدا لە نەخۆشخانەیەک لە شاری هەولێر دروست بوو. جا ئەمڕۆ بازەوە دەکەین کە هۆکاری زیادبوونی ئەم پشێویانە ئەم نائارامیانە ئەم حاڵەتانە لە هەرێمی کوردستاندا بۆچی دەگەڕێتەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر تاک لەسەر لایەنی کۆمەڵایەتی پەیوەندی خێزانەکان لەسەر لایەنی دەرونی تاک لە هەرێمی کوردستانە هەڵبەت ڕەنگە ئەم حاڵەتانە پەیوەندیدار بێ بە لایەنی سیاسی بە لایەنی یاسایی و لەگەڵیشدا لایەنی کۆمەڵایەتی و لایەنی دەرونی کەسێک کاسبکارێک لە ڕۆژانی خۆی کار دەکات کاسبی خۆی دەکات فەرمانبەرێکە دەوامی خۆی دەکات گوناحی چییە بۆچی دەبێت باجی ئەم ڕووداوانە و ئەم تاوانە و ئەم حاڵەتانە بدا کە ڕووداوەکان ڕوولا زیاد بوونە گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر هەژار قادر کە بەڕێزیان یاریدەدەری سەرۆکی زانکۆی ڕاپەڕین بۆ کاروباری زانستی و بە سوپاسەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر هەژار بەیانیت باش و سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەدا. سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم کە تێڕوانینی ئێوە چ وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو کەسێکی ئەکادیمی بۆ ئەم حاڵەتانە و بۆ زیادبوونی ئەم حاڵەتانە لە هەرێمی کوردستاندا بۆچی دەگەڕێنیتەوە هۆکاری ئەم ڕووداوانە چییە لە ئێستادا؟ بەیانی ئێوە و بەیانی گشت بینەران باش زۆر سپاس. تەبەن ئەم بابەتی کوشتن و ئازاردانی خەڵکو و فڕاندن لەم ماوەیەدا بەتایبەتی لەم مانگەی ڕابردوو زۆر زیادی کردووە. تەمان ئەم زیادکردنە هۆکارەکەی تەنها ناتوانین بۆ بژێڕینەوە بۆ ئێستا ئێمە کە پسپۆڕانی سایکۆلۆژی لە 10 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا زۆر تەکیدمان خستە سەر کۆمەڵێک هۆکار و کۆمەڵێک دیاردەکە لە ساڵی 2014 تاوەکو ئێستا بوونی هەبوو کە کاریگەری دەبێت. ئەوانم کاریگەریەکانی ئێستا زۆر بەڕوونی دەرکەوتووە. دەتوانین هۆکارەکانی بخینە چەند لایەنێک تەمان دیارترینیان لایەنی پەروەردەیە. ئەمە پەروەردەکردنی مناڵەکانمان پەروەردەکردنی کچەکانمان کوڕەکانمان ڕۆڵی زۆر گرنگ دەبینێت لەسەرەوەی کە لە داهاتوودا چ جۆرە کەساتێک و چ جۆرە ڕەفتارێک دەکات. تەمان ئەوەی کە تێبینی پسپۆڕانی پەروەردەی و دەرونی بوو لە ساڵانی ڕابردوو هەندێک بابەت هەبوو کە دەبوو کۆنتڕۆڵ کرابە لە دەرەوەی دەسەڵاتی خێزانەکانیش بوو. ئەمەش وای کرد فێربوونیەکی ناڕاستە و خۆڕ ڕوودا. ئەمن دەتوانین بە چەند هۆکارێک بیخێنە ڕوو. تەمان دیارترینیان ڕاگەیاندنە ئەوەی کە ئێمە دەیبینین. تەمان کەناڵەکانی ڕاگەاندن لە سەردەمی شەڕی داعشەوە تاوەکو ئێستا چەند بەرنامەیەک هەبوو کە بە دوواداچوونیان دەکرد بۆ چۆنیەتی کوشتنی خەڵک چۆنیەتی لە ناوبردننی خەڵک. تەمان کەناڵەکان دیارن بەس ناتوانین ئێستا ناویان بینین هەموو بینەران لەوانەیە ئەوە بزانن کاتە ڕاگەاندنەکان بۆ حاڵەتانە ڕۆڵی خراپیان بینیوە. تەمان فێرکردنی ناڕاستەوخۆ چونکە گەندێک یان مێرمنداڵێکی 8 ساڵ 9 ساڵ کە دەبینی لە بەرنمەیەکدا ئاماژە بە چۆنیەتی کوشتنی یەکێک دەکرێت. زۆر جاریش دکتۆر بە کوژەکۆک و پاڵەوان پیشانە درێت لە ڕاگەاندنەکاندا. دەست خۆش تەمان ئەمە لە پیشاندانی لە کەناڵ و وێناکردنی ئەو کەسە وەکو کارێکتەرێکی سەرێکی لە ڕووداوەکە هەرزەکار و مێرمنباڵەکە وەکو پاڵەوان دەیبینێ. تەمان ئەمە ڕووداوی ڕاستە و خۆشی لە پشتا. هۆکاری دووەمیان ئەو فشارانن کە لەسەر خەڵکن. تەمان فشارەکان چەند ڕەهەندین وەکو تۆ پێشتر ئاماژە توێدا. دیارترینیان فشارە یاساییەکانن کە دەڵێن یاسایی نەبوونی یاسایە. تەمان کەسێک لە ئەوەی کە تۆ باست کرد ئێستا لەم دیاردانەی چەند ماوەی ڕابردوو هەموو ئەو حاڵەتە کوشتن و ڕفاندن و لێدانانەی کە هەبوون پێشتر وەکو تۆڵەسەندنەوە ئاماژان پێدرا. تەمان ئەم تۆڵەسەندنەوە لە بەرامبەر چیە؟ لە بەرامبەرەوەی کە کەسەکە هەست دەکا غەدرێکی لێکراوە و یاسا یان حکوومەت نەیتوانیوە لە ڕێگەی یاساوە ئەم حەقەی بۆ وەرگێتەوە بۆی کەسەکە ئاماژەی پێدەدا. لە دیارترینیان ئەوەی کە هەفتەی ڕابردوو منداڵێکی 8 ساڵان کوشترا لەلایەن یەکێک لە هاوڵاتیشی هەولێرەوە کە سوکاری مامی منداڵەکە بەڕوونی ئەڵێ ئەگەر حکوومەت یاسا سەروەر نەبێ تەبعاً دیارە ئەو هەست بۆ دەکا
جهتێکی سیاسی لەوێ پاڵپشتی ئەو کەسە دەکات ئەگەر سەروەر نەبێ ئێمە خۆمان تۆڵی خۆمان دەکەینەوەواتە دیاردەی کوشتن ڕوودەدا لەوێ تەبەن ئەمە هۆکارێکی ترە هۆکارێکی تر ئەویش دەتوانم بڵم دیسان حکومیە حکومت تا ئێستا نەیتوانیوە ڕێکارێکی گونجاو و سەرکەوتوو بگرێتە بەر بۆ بەدەستهێنانی چەک لە زۆربەی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە هەولێر تۆ دەتوانی بە ئاسانی چەک بەدەستبێنی تەبەن ئەمە چەک و ئەو هۆکارە بریندارکەرانە بە ئاسانی یارمەتی دەرن بۆی کەسەکە تاوانەکە ئەنجام بدات ئەمە هۆکارێکی تر هۆکارێکی تریش ئەوەیە کە باش دکتۆر پێشی کە بچیتە سەر هۆکارێکی تر هۆکاری کڕینی چەک لەلایەن هاوڵاتیانەوە بۆ خۆی بۆچی ئەگەڕێتەوە تۆ بڵێ بگەڕێتەوە بۆ ئەو نائارامی و لایەنی ئەمنیانەی کە ئێستا هاوڵاتیان ڕەنگە دڵنیابن لەوەی یان دڵنیایەکی ئەوتوان نەبێت لەوەی کە سەر و ماڵیان پارێزرا بێت لەلایەن حکوومەتەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەبەر ئەوەیە کە ئەمان پەنا دەبەنە بەر کڕینی چەک و دەڵێن وا پێویست دەکات کە هەموو ماڵێک چەکێکی تێدا بێت ئەگەر دڵنیابن لەوەی کە سەر و ماڵیان پارێزراوە بۆ خۆیان یان چەک ناکڕن یا ئەگەر چەکیشیان هەبێت دەیبن تەسلیمی دەکەن دروستە؟ دروست ئەوەیە ینی منی هاوڵاتی کە بزانم کاتێک یەکێک دەیەوێت دەستدرێژیم کاتە سەر کەسێک دەیەوێت زیانم پێ بگەێنێ کە لە کەمترین ماوەدا هێزە ئەمنیەکان بە فریام دێن دەتوانن بمپارێزن پەنا بە ئەو نابم کە چەک بەکاربێنم جگە لەوەی کە دڵنیابوون لەوە هەندێک هۆکاری تر هەیە لەوەی بەتایبەتی ئەم ماوانەی کە لە هەولێر ئەوەی کە دەیبینی لە بە شێوەیەکی گشتی ئەویش ئەوەیە تەنها ئەوە نییە کە هەست بە ئامان ناکە هەست بەوە دەکات کۆمەڵی خەڵکەیە لەسەرەوەی دەسەڵاتن لەسەرەوەی یاسا دەتوانن مامەڵەکەن حتا یانی ئەگەر هێز بەواتایشتر باوەڕی بە هێزە ئەمنیەکانیە کە دەیپارێزێت بۆیە پەنا دەباتە بۆ ئەوەی کە خۆی چەکی هەبێت و خۆی بپارێزێت طبعا دیارترینیان من هەمیشە دەست گفتوگۆ لەسەرەوە دەکرێت باس لەوە دەکەم کە کوشتنی شەهیدکردنی دوو مامۆستای زانکۆ هەنگاوی یەکەم بوو بۆ دەستپێکردنی زیادبوونی ئەم حاڵەتانە. بەڵێ دکتۆر لەگەڵ ئەوانەی کە ئاماژەت پێدا نەبوونی سەروەری یاسا و نەبوونی متمانە بە یاسا لەلایەن هاوڵاتیانەوە دەستێوەردان لە دادگاکان و بردننی کەیسێک لە دادگای ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر ئەمە تا چەند کاریگەری لەسەر بارودۆخەکە بێت و بارودۆخەکە بەرەو خراپتر بوون دەبات کە ڕەنگە هەندێک کەیس هەبێ وا پێویستکە کە لە سنووری چ ناوچەیەکدا ڕوویداوە هەر دادگای ئەو سنوورە و ئەو ناوچەیە پێویست بە دادگایکردنی کەسەکان و تاوانبارەکان کاکە تۆمەتیان ئەگەر خراپێتە باڵ یاخود تاوانبار بن بەڵام ئەم کەیسە لە دادگایەکەوە لە ناوچێک و دەبرێتە ناوچەیەکی تر دۆخەکە خراپتر ناکات؟ تەمان گواستنەوەی کەیسەکان لە دادگایەکەەوە بۆ دادگایشتر واتایشتر لەو سنووریان لەو بازنەی کە تاوانەکەی تێدا ئەنجام درراوە گواستنەوەی بۆ بازنەیەکی تر ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکانی بێمتمانەبوونی هاوڵاتی بەرامبەر یاسا چونکە ئێمە هەرێمی کوردستانمان هەیە ناو هەرێمی کوردستان ئەوەی کەسی بەجێ دەکرێت لە دادگاکان تەنها یەک یاسا یعنی ئەوە نیە لە دادگایەک بۆ دادگایشتریان لە بازنەی بۆ بازنەیشتر سنووری دەسەڵاتەکە یاساکە بگۆڕێ بەڵکو ئەمە ئاماژەیە بۆ ئەوە کە هەوڵ دەدرێ بدرێ بۆ دادگایەکی تر بە مەبەستی ئەوەی ئاسانکاری بۆ بکرێ و ئەمەش لای هاوڵاتی ئێستا ڕۆشنبیرە لەوە تێدەگا کە ئەمە بە مەبەستی هاوکاریکردن و دەرهێنانیەتی لەژێر ئەو سزای کە هەیەی. بەڵێ باشە دکتۆر لایەنی دەرونی تاک یاخولانی دەرونی کەسەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر زیادبوونی ئەم حاڵەتانە و بە تایبەت بەکارهێنەرانی مادە کەحولیەکان و مادە هۆشبەرەکان هەرچەند مادە هۆشبەرەکان بەپێی یاسا قەدەغەیە بەڵام ئەگەر کەسێک مەبەستی بێ ڕەنگە ئاسان دەستی بکەوێت. کەمن لە ئەگەر ئەمە دەتوانین بە جۆرێک لە هۆکارەکان بن نایبەری بەر لەوەی مادە هۆشبەرەکان باسکەم دەمەوێت تاکید کەمە سەرخە خاڵێکی ترکە هۆکارە بۆ زیادبوونی ئەم دیاردانە تەمان ساڵانە بە 3 ساڵ بە 4 ساڵ جارێک لە سەرۆکایەتی هەرێم عەفوات دەردەچێت یان بەخشین دەردەچێت تەمان ئەم بەخشینانە زۆربەی جار دەتوانم بڵێم بەبێ پلانین چونکە بە شێوەیەکی گشتی بەخشینی گشتی کە دەکرێت نابێت کۆمەڵێک فیئە بگرێتەوە ئەمە یەک لەو نمونانەی کە لە ماوەی ڕابردوو لە ساڵ 2022 کوشتنی ئەنجامدای کە لەو
تاوانبارانی کە پێشتر سزادرا بوو بە تاوانی کوشتنی کەسێک و طبعا ئەمە بەبێ ئامادەکردنی کەسەکە و بەبێ چاکسازیکردنی ئەو کەسە کە سزادراوە بە کوشتنی کەسێک عفوات گرتیەوە و تەنها دوای 2 مانگ و نیو بۆ 3 مانگ جارێکی تر تاوانی کوشتنی ئەنجام داوە. باشە دکتۆر لە کاتی حاڵەتێکی لەم شێوەیەدا کە لێبوردنی گشتی یان بڕیارێکی لەم شێوەیە دەردەکرێت هیچ لیژنەیەک شتێک نییە هەڵسەنگاندن بکات تاقیکردنەوەیەک چاوپێکەوتنێ بکرێت بۆ تاوانبارەکان ئەو کەسانەی کە بڕیاری لێبوردنی گشتی گرتوونیەتیوانێ بۆەوەی کە هەڵسەنگاندنێکی بۆ بکرێت لایەنی دەرونی کەسە کە ڕەچاو بکرێت ئەو کاتە بڕیاری ئەوە بدرێت کە ئایا ئەم کەسە لێبوردنی گشتی دەیگرێتەوە یاخودنا ئەگەر لە تاقیکردنەوەکەدا دەرنەچوو ئەگەر هەڵسەنگاندنەکەی باش نەبوو ئەو کاتە لێبوردنی گشتی نەیگرێتەوە. ئەوەی کە زانیاری لای من هەیە لێبوردنی گشتی بڕگەکانی لەلایەن چەند کەسێکەوە لە ناو سەرۆکاتی هەرێمدا دادەڕژێ کە دژ نەبێت لەگەڵ دەستوری هەرێمی کوردستان بەڵام چێ دەگرێتەوە ڕاستەوخۆ بەسەری داجێبەجێ دەکرێت نەک ئەوەی کە تەمان بەپێی کەیسەکەی کە هەیەی نەک ئەوەی کە چاوپێکەوتنی لەگەڵ بکرێت کە بەڕای من چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسەی کە لێبوردنی گشتی دەگرێتەوە لە لێرانی کەسێکی پسپۆڕێکی دەرونی پسپۆڕێکی یاسایی حتا لە هەندێک حاڵەتدا پێویستمان بە پزیشی دەرونیش دەبێت بۆی کە چاوپێکەوتن کە مەرز نییە ئەو کەسەی کە هەمان دۆسیەی هەیە لێبوردنی گشتی دەگرێتەوە لەگەڵ ئەوەی تەنیشتی بتوانرێت بنێرێتەوە ناو کۆمەلگا چونکە ئێمە سزادانی خەڵک بە هەر تاوانێک بە حەبسکردن بێ یان بە غرامی مادی بێ بۆ چاکسازیکردن یان بۆ باشترکردنی ئەو کەسەیە کاتێک دەگەڕێتەوە کۆمەلگا بەڵام کاتێک لێبوردنی گشتی دەیگرێتەوە ئەم کەسە ڕاستەخۆ بەردەدرێت و لەژێر ئەو سزای کە تێداەتی دەبەخشێت ئەمە جگەلەوەی پێویستە بۆ ئەوان بکرێت ئەگەر دراسی ئەو حاڵەتە کوشتنانە بکەین کە ئەوە ڕوودا بۆ ئەو پرسیاری کە پێشتر کە دەتویست بەوەی زەخت بکەینەوە سەرەوە زۆربەی ئەو کەسانێک کە تاوان ئەنجام دەدەن بە تایبەتی تاوانی کوشتن لە ڕووی دەرونیەوە کەسانێکن کە دەتوانم بڵێم بە ئاسایی هەژمار ناکرێن ئەگەر بین هەموو ئەوانە تاقیکردنەوەی دەرونیان بەسەردا جێبەجێ بکەین بەشێکی زۆری لەوانە لەژێر کاریگەری ئەلکوهۆل و مادە هۆشبەرەکاندانە یعنی ئەمە ڕووداوێکە بوو هەر لە شاری هەولێر بوو ئەگەر هەڵە نەبم 2 مانگێک تێپەڕیەوە باوچێک بە شێوەیەکی زۆر دڕندانە کچەکەی خۆی لەناو بەرتەمەن ئەم هاوڵاتیە ئەوەی کە زانیاریە بە ئێمە گەیشت لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکاندا بوو بەواتایەکی تر جگەلەوەی کە هۆکارە مادەی هۆشبەر بەدەستکەوتنی ئاسانە تا حدێک ئێستا لە هەرێمی کوردستان کە بەرەو ئەوە دەڕوای وەکو لە حاڵەتەوە ببێتە دیاردەیەکی گشتی کە یەکێکی ترە لە هۆکارەکان کە بۆتەوە ئەوەی کە کوشتن و ئازاردانی خەڵکی تێدا بەردەوام بێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو هەنگاوە گرنگانەی کە پێویستە بگرێتە بەر ئەوەی کە زیاتر و دووتۆڵتر ڕێگری لە تەشەنەکردنی مادە هۆشبەرەکان بە تایبەتی و بەگشتی شوێنەکان یان ئەو بازنانەی کە بەکارهێنانی ئەلکوهۆل تێدا یاساییە سنووردار بکرێت بەشێک لەو کوشتانەی کە لە دەرەوەی شارەکان ڕوودا و لە زۆربەی شارەکان بۆتە دیاردە کە بەشێک لە هاوڵاتیان بەرەو عەسر بە دواوە دەچنە هەندێک شوێنی دیاریکرا و مادە کولیەکان بەکاردێنن دواتر کۆمەڵێک ڕووداوی کوشتن لەو مۆقعە یان لە مۆقعەکە دەڕۆن بەرەو شوێنیشتر تاوانەکەی تێدا ئەنجام دەدەن بۆی بەدەستکەوتنی مادە هۆشبەرەکان و ئەلکوهۆل کاریگەریشی ڕاستەوخۆی هەیە لەسەر زیادبوونی دیاردەی کوشتن و ئازاردانی خەڵکی. باشە دکتۆر هەندێک جار کە دەبینین تاوانباران لەگەڵ ئەوەی کە تاوانەکە ئەنجام دەدەن بۆ خۆیان ڤیدۆی تاوانەکە دەکەن زۆر بە بێترس زۆر بە ڕوون و بە ئاشکرایی ئەمان تاوانەکە ئەنجام دەدەن ڤیدۆشی دەکەن و پاشان بڵاویشی دەکەنەوەنە بەبێەوەی کە هیچ ترسێکیان هەبێت لە بەرامبەر یاسا بەرامبەر بە حکومەت هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە دەکرێت کەسێک یاخودلایەنێکی باڵا لە پشتی ئەم تاوان و ئەم کەسانەوە بێت ئەم گروپانەوە بێت یاخود ئەوە تا هەر خۆیان گروپێکن کە بەرامبەر بە یاسا و بە حکومەت و بەرامبەر بە حیزبەکانیش بە شێوەیەکی گشتی وەستنەوە. طبعا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای قسەکانم ئەو ڤیدۆکردنە جۆرێک لە خۆپێشاندان بە پاڵەوانە جۆرێک لە خۆپێشاندان بەوەی کە من لەسەرەوەی دەسەڵات و یاسا لە دووسێ ڕووداوی ڕابردووی تەسویرکراوی هەر دەبێ وا بڵێن چونکە لە شاری هەولێر ئەو ڕووداوانە بۆ ماوەی زۆر بوو یەکیشان سەری هاوڵاتیەک دەتاشی یەکیشان ئازاری دەستەیی زۆری دەدا
ئەمە یەکێک لەو هۆکارانەیە کە ڕاگەاندن پێشتر ئەم ڕووداوانەی عەرزکردن بۆیە تەسویر کرا. خاڵی دووەم ئەمانە هەردووچیان پێشتر تاوانبار بوونەوە و لەژێر یاسا دەرهێنراون بە هەر هۆکارێکی پاڵپشتی بوو بێت. بەواتایەکی تر دیسان دەینەوە سەرەوەی کە ئەو هەز دەکا بەوەی کە کەسێک لە پشتێتی لە دەرەوەی لە سەروی یاساوە دەتوانێت ئەو دەربازکە. بۆیە زۆر بەبێت ترسانە دەتوانێت تاوانەکە ئەنجامدا و تەسویری خۆی بکات، یان وێنەی ڤیدیۆی خۆی بگرێت و بڵاویشی بکاتەوە. چکە دەتوانێت دواتر هەز بەوە دەکات کە خەڵکانێک لە دەوروبەری ئەو دەتوانن لە دەرەوەی یاسا دەریبێنن. من نامەوێت ئاماژە بە هیچ لایەنێکی تایفی یان سیاسی بدەم، بەڵام هەردووک لەوانە هەڵگری نازناوێکی دیاریکراو بوون کە ئەم نازناوە لە ڕووی سیاسیەوە سەر بە لایەنێکی سیاسی دیاریکراو بوون کە دەتواندرا ئەو کەسانە هەست بەوە بکەن کە دواتر لە دەرەوەی یاسا دەکرێت ڕزگار بکرێت. بڵێ کەواتە دکتۆر ئەم جۆرە ڤیدیۆیانە کە تۆمار دەکرێت و دواتر لە ڕاگەاندنەکان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو دەکرێتەوە بۆ خۆی کاریگەری دەبێت لەسەر هاوڵاتیان و بە جۆرێک لە هاندان دەشکێتەوە بەسەر هاوڵاتیانە کە ئەوانیش هەمان کار بکەن و یاخودەوە تا چاولێکەریەکە ئەنجام بدرێت. دروستە؟ طبعا ئەمە کاریگەریەکەی ئێستا نابینێ ڕاستەوخۆ، چونکە کاریگەری لەسەر کەسێک دروست ناکە 25 ساڵە. چۆن ئەوەی کە لە سەردەمی شەڕی داعشدا ڕوویدا پێشاندانی ئەو وێنانە و لەو کاتە هەندێک تاوانی کوشتن لە دەوروبەری چەمچەماڵ و من هەندێک لە بەرنامەم تایبەت کرد و پامێکی تایبەتم لەسەر ئەو بە تایبەتی بەرنامەیەک نووسی کە ئێستاش لە بیرمە پێشکەشکارەکە چۆنیەتی بە حەرەکە بە هەڵسوکەوت چۆنیەتی کوشتنی ئافرەتێکی لەلایەن هاوسەرەکەیەوە پێشاندا، چۆنیەتی لە بەرنامەیەکی ترا چۆنیەتی سەربڕینی کەسێک لەلایەن کەسێکی ترەوەی عەرز کرد، لە بەرنامەیەکی تردا چۆنیەتی قرتاندنی پەنجەکانی کەسێکی لەلایەن کەسێکی ترەوە. طبعا ئەمە کاریگەری دەبێت لەسەر مێرە منداڵێک و ئەوەی کە ئێستا ڕوودەدا بە تایبەتی ئەو ڤیدیۆیانەی کە ئاماژەن بۆ ئازاردان و شکاندنی کەرامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەمە بە 5 بۆ 10 ساڵی تر ئەگەر بمێنین من و تۆ ئەوە دەبینین کە ئەم حاڵەتانەیە کە ئێستا هەن چونکە ئێستا حاڵەتن لە بیرمە لە جەژنی قوربانی پار یەک دوو حاڵەتی تەسویرکردنی زیانگەیاندن بە کچێک هەبوو و ئەوەی کە ئێستا لە هەولێر دوو حاڵەتە ڕوویداوە ئەمانە حاڵەتن ئێستا، بەڵام دەتوانین بەڕوونی من و تۆ ئەوە ببینین کە ڕاگەیاندن کۆنتترۆلی ئەو بابەتە نەکا لە هەواڵەکان بە مانشێتی گەورە پێشکەش نەکرێن. دیارن یەک دوو کەناڵن بەداخەوە کە وەزارەتی ڕۆشنبیری ڕێگریان لێ ناکە. ئەمە لە 5 ساڵی داهاتوو دەبێتە دیاردەیەکی ڕوون لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان خەڵکانێک لە کاتی زیانگەیاندن بە هاوڵاتیاندا وێنەی خۆیان دەگرن و ڤیدیۆی خۆیان دەگرن و دواتر بڵاوی دەکەنەوە. بۆیە باشتر وایە وەزارەتی ڕۆشنبیری لە ئێستاوە بکەوێتە ئەوەی کە ڕێگری بکات لەو کەناڵانە بە هەر یاسایەکی کە ئێمە دەتوانین ڕێگریان لێ بکەین. هەرچەندە ئەومان لەبیر نەچێت کە ئێمە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکانمان هەیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەمتر دەتوانین کۆنتترۆلیان بکەین بۆی کە ئەو ڤیدیۆیانیان تێدا بڵاو نەبێتەوە. بەڵام ئەوەی کە دیارە کاریگەری زۆر هەیە کەناڵەکانی ڕاگەاندنن لەبەرەوەی زۆربەی کەناڵەکان سەعات 8 شەو هەواڵەکان پێشکەش دەکرێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا حدێک بەگشتی لە دیار هەواڵەکان دادەنیشت و ئەم بەشێک لەم ڤیدیۆیانە هەرچەندە پابەند دەبن بە شارنەوەی دەموچاوی تاوانباران، بەڵام پێشاندانی ئەمانە کاریگەری هەر دەبێت. لە لای هەندێک ئەگەر دەموچاوەکان بشارێتەوەن دکتۆر لە لای هەندێک کەناڵی تر یاخود لە تۆڕە کۆمەڵاتیەکان باشترە دەموچاوەکان بەڕوونی پیشان دەدرێت. باشە دکتۆر، هەموو ئەم حاڵەتانەی کە باست کرد ئەمەی کەوتی کاریگەری دەبێت لەسەر بە جۆرێک لە جۆرەکان لە هاندان لە چاولێکەری، ئەگەر بە کۆی گشتی کاریگەری ئەم حاڵەتانە لەسەر لایەنی سایکۆلۆژی تاک لە هەرێمی کوردستاندا باس بکەین لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دەرونی، لە ڕووی پەیوەندی خێزانەکانەوە چه کاریگەریەکی دەبێت؟ یعنی هاوڵاتیەک کە کاسبکارێک کە ڕۆژانە دەڕواتە نێو بازار کاری خۆی دەکات، فەرمانبەرێک کە دەڕواتە فەرمانگەکەی کاری خۆی دەکات و دەوامی خۆی دەکات، بۆچی دەبێت باجی ئەم حاڵەتانە بدات؟ چه کاریگەریەکی دەبێت لەسەر لایەنی سایکۆلۆژیی تاک؟ طبعا ئەمە لە ئەنجامدانی کاری ڕۆژانەمان بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی فشار دەبینەوە. طبعا فشار هەرێکە لێمە میکانیزمێکی جیاوازی هەیە بۆ
خۆڕزگارکردن لەو فشارەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە بە تایبەتی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر فشاری کە زۆر زۆردانە ئەو سترێسانەی کە لەسەرمان سترێسی سیاسیە سترێسی ئابووریە سترێسی کۆمەڵایەتیە سێی پێداویستیەکانی ژیانەکە ئێمە ئێستا بەراورد بە 10 ساڵی ڕابردوو بەراورد بە 20 ساڵی ڕابردوو پێداویستیەکان دەتوانن بڵم 100 زیادی کردەوە لەسەر هاوڵاتی چۆنێتی خۆڕزگارکردن لەو فشارانە دەرچەی جیاوازمان هەیە ئەو میکانیزمانەی کە ئێمە دەرچەکانی تێدا هەڵدەبژێرین پشت دەبەستێت بەوەی کە ئێمە چیمان بەردەستە تەمان هاوڵاتی ئەوەی کە بەردەستێتی چۆن خۆی ڕزگار بکە لە شوێنێکا بە نمونە بە چوونە باڕێک خۆی ڕزگار دەکات لەو فشارێ لە شوێنێک بە چوونە شوێنێکی کۆمەڵایەتی لە شوێنێک بە ئەنجامدانی تقوسێکی دینی بەڵام دیارترین ئەوانەی کە ئێمە لێرە دایانبینین وەکو هاوڵاتی پێشان دەدرێ ئەنجامدانی تاوانە بە شێوەیەکی گشتی بۆ چونکە دەبینێت من لە بەڕێوەبەرەکەم تووڕە بووم من لە مامۆستاکەم تووڕە بووم فشارێکی زۆری بۆ دروستکردم دەچم دەیکوژم ئەوەی کە مامۆستای زانکۆکەی باسم کرد من کەسێک دەبینم لە هاوسەکەی تووڕە دەبێت دەچێت ئەو فشارە لەسەری زیاد دەکات بە فیشەک ئازاری دەدا بە چەخۆ ئازاری دەدا تەمان ئەمە وەکو بژاردەیەک دەخرێتە بەردەستی من کاتێک من هاوڵاتیەکم فەرمانبەرێکم دێم بۆ زانکۆ دێم بۆ شوێنی کارەکەی خۆم کە فشارەکانی ترم لەسەرە بەڕێوەبەرەکەم فشارێکم لەسەر دروستەکە ڕاستەوخۆ یان بەو کەسە سەردانیکەرەدا دەتەخمەوە بە شێوەیەکی تونند و تیژ یان بەسەر بەڕێوەبەرەکەی خۆمدا بەسەر دەوروبەرەکەمدا بووە بە شێوەیەکی گشتی پیشاندانی ئەو میکانیزمانەی کە جۆرێکن لە بەتاڵکردنەوەی سترێس بەرامبەر دەوروبەر ئەوەی ئێستا بەردەستا ئەگەر بە نمونەیەک ڕوونی بکەینەوە بگەڕێنەوە بۆ ساڵی 90ەکان و 80ەکان کە باوکێک لە کوڕەکەی فشاری زۆری بۆ دەهێنا لە ڕێگەی مامەکەیەوە مامەڵی لەگەر دەکرد لە ڕێی خاڵەکەیەوە یان کوڕێک ئەگەر فشاری زۆر بۆ هاتووە لەلایەن باوکیەوە لە ڕێی دایکەوە هەوڵ دەدا فشارەکەی خۆی بەتاڵکاتەوە بەڵام ئێستا ڕاگەیەنەکان بەڕوونی بە ماشێتی گەورە دەنووسن باوکیە کوڕەکەی خۆی کوشت کوڕێک باوکەکەی خۆی کوشت کەواتە ئەمە دیاردەیە کە پێشانی من دەدرێت کاتێک باوکم فشارم زۆر لێ دەکات کاتێک کوڕەکەم فشارم زۆر لێ دەکات یەک لەو بژاردانەی کە لە بەردەستمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ من فێر دەکرێم کە دەکرێت بیکوژم ئەو بژاردانەی بڵێ کەواتە ئەگەر ئێمە باز لە هەنگاوەکان بکەین یا ڕێگە چارەکان بکەین هەڵبەت بە درێژەی تەوەرەکە کە باس لە هۆکارەکان کرد ڕەنگە گەر پێچوانەکەی باسکەین دەبێتە ڕێگە چارە ئەگەر بە چەند خاڵێک ئاماژەی پێبێ بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە لەوە زیاتر تەشەنە لەسەر لەوە زیاتر گەورە نەبێ ڕێگە چارەکان و ئەو هەنگاوانە چین کە پێویستە چه حکوومەت چێ لەسەر ئاستی تاک و هاوڵاتی بگیرێتە بەر بۆەوەی کە ئەم ڕووداوانە لەوە زیاتر ڕوو لە زیاد بوون نەکات تەمان بەو پشبەستن بەو هۆکارانەی باسمان کردن دیارترینیان ئەوەی کە ئێمە هەیە هۆکانی فێرکردنمان نەمێنێت بۆی کە تاوان ئەنجام دەدرێت بۆی ئەو تاوانانەی کە ئەنجام دەدرێت لە ناو هەر بەرنمەیەکە لە هەر شوێنێکە ئەمە ناکرێت پەخش بکرێت بۆ هاوڵاتی بۆ هەموو هاوڵاتی چون ئاسی ڕۆشنبیری و تەمەنی هاوڵاتیان جیاوازە بۆیە کۆنتڕۆڵکردنی هەر بەرنمەیە کە ئاماژە بە چۆنێتی ئەنجامدانی تاوان دەکات چ بە وێناکردن چ بە گێڕانەوە ئەمە خاڵی گرنگە لێرەدا خاڵی دووەم بەڕاستی زۆر گرنگە بە تایبەتی لەو تاوانانی لەو ماوانەی ڕابردوو بە گشتی لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە هەموو ئەو کەسانە بە سزای خۆیان بگەن بە سزای یاسایەکانیان بگەن بۆی هاوڵاتی هەست بە ئەمانێکی گشتی بکات لەوەی کە یاسا کاتێک تاوانێکی بەرامبەر دەکرێت یاسا دەیپارێزێت هیچ کەسێک لەژێر هیچ ناونیشانێکە لەژێر پاڵپشتی کاریگەری پاڵپشتی هیچ کەسێکە ڕزگاری نەبێت لە یاسا کەواتە هەنگاوەکانی دواتر خەڵک پەنا دەباتە یاسا جگەلەوە بەڕاستی کۆنتڕۆڵکردنی چەک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەدەستێنانی چەک پێویستە ئەوانەی کە مۆڵەتی هەڵگرتنی چەکیشیان پێدەدرێت چاوپێکەوتنی تایبەتیان لەگەڵ بکرێت چونکە هەموو کەسێک لە ڕووی دەرونی و هاوسەنگ نییە یان ناتوانێت چەک هەڵبگرێت ئەمە خاڵێکتر خاڵی ئەوەی کە زۆر گرنگە هەندێک تاوانە بەکار هاوتا لەگەڵ هاتنی تاوانەکانە ئەویش بابەتی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە کە پێویستە تونند و تۆڵتر بکرێت بۆی کە نەگات بە دەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەویش پێویستی بەگرتنی یان ڕێو شوێنی تونتر لە سنوورەکان هەیە چونکە ئەمە مادەی هۆشبەرمان ناو هەرێمی کوردستان تا ئێستا بەرهەم نایەدرێت. بەڵێ پێداچوونەوە بە لێبوردنی گشتی و هەڵسەنگاندن و لیژنێک بۆ تاقیکردنەوە دکتۆر ئەو ئەبێتە جۆرێک لە ڕێگە چارە؟
دەتوانم بڵێم ڕێکارەکانی دەرکردنی فەرمانی لێبوردنی گشتی تونتر بکرێت بەوەی کە تەنها ئەو هاوڵاتیانە بگرێتەوە کە تاوانی گەوران ئەنجام نەداوە و جگەلەوە ئەگەر تاوانەکەی بچووکیش بێ پێویستە هەڵسەنگاندنی سایکۆلۆژی و هەڵسەنگانی یاسایی بۆ ئەو کەسە بکرێت ئامادەگی تێدایە بەوەی کە جارێشتر ئەو تاوانە ئەنجام داتەوە ئەگەر ئامادەگی تێدا بێ هەر تاوانەکە ئەگەر بچووکیش بێ پێویستە لێبوردنی گشتی نەگرێتەوە ببوورە ئەو خاڵم بڵێ دەستەکانت خۆش بێ دکتۆریان زۆر سپاسمان دومان کردی سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت سپاس بۆ دکتۆر هەژار قادر کە بەڕێزیان یاریدەدەری سەرۆکی زانکۆی ڕاپەڕین بۆ کاروباری زانستی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمە دامادە بووی زۆر سپاس بۆ ئێوەی بینەریش کە هەتا ئێستا بینەر مابوون بۆ هیوای کە توانی بێتمان سوودێکمان پێگەیان بن کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ